هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. پێویستە هەموو کورد و هەموو لایەنە سیاسەکان وەک ماڵی خۆیان بەرگری لە خاچی کورد و کوردستان بکەن بە تایبەتی کەرکووک و دووسخورمات. داوا ئەکەم هەموو لایەن و سیاسیەک یەک بگرنەوە ئەو هەڵانەی کراوە کە دووبارە نەبنەوە کەرکووک ئازاد بکەنەوە و ببین بە خاوەنی دەوڵەتێک وەکو هەموو دەوڵەتەکان. ئەگەر هەر چارپەرچی کوردستان نەبە یەک دەست، ئەگەر کوردستانە مە ئاوا نەبە، ئەم نکارین هەر چارپەرچی کوردستان لە دوو ڕایەک بخن. هیویدارم هەمی ئەم دەستێ خوا بدەن یەک تاکو ئەم بکارین کەرکووک بگین دلێ کوردستانێ. پێویست ناکە هیچ هێزێکی دەرەکی دەست بخاتە نێو خۆشگوزەرانی کوردستان کە لەو پەڕی خۆشگوزەرانیین. بۆ نمونە کەرکووک شارێکی کوردیە، چ پێویست ئەکات هێزێکی عەرەبیان ئێرانی یان هەر حزبێک دەستخات نێو خۆشگوزەرانی ئێمە و بێت لە شاری کوردستان شارەکانی کوردستان و کەرکووکی دڵی کوردستان بێ عەرزی عەزڵات بکە و خۆی فەرز بکە بەسەر ئێمەدا. بۆ برا کوردەکانمان لە ناوچەکانی کەرکووک و خورمات و یەکگر بن، هەڵوێستەکانیان یەک بخەن لە بارودۆخەکە تێیدا ئاوارە بوون، ئامادەی تەواومان تێدایە بۆ هاوکاریکردنی تاکبەتاچیان و هیوادارم ئیداریەکانی ناوچەکە بەبێ جیاوازی کار لەسەر پێکەوە ژیانی ناوچەکە بکەن.